لە ڕاستیدا پەیوەندی بینی پارتی و یەکێتی حاڵی حازر پەیوەندێکی باشە خراپ نییە ئێمە بەیەکەوە لە حکوومەت دای و ئەو حکوومەتە بەرپرسە لە بارودۆخی ئەمنی بارودۆخی اقتصادی بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستان سەرکەوتنی و حکوومەتە سەرکەوتنێکە بۆ هەموو لایەکمان هەوڵ دەدرێ ئیستیغلال بکرێ سیاسەتی حکوومەت بەلا ڕێدا ببرێ بەڵام دەبێ هەوڵدەین معالەجەی بکەین و ڕێگا بگرین لەوەی بەلا ڕێدا بێ هەوڵی ئەوە بدەین کە ئەمە حکوومەتە حکوومەتی هەموو یەکێک بی و ئەکید چاکسازی و دابەشکردنی دەسەڵات زیاتر ئێتیمامدان مەسەڵەن ئێمە داوای هینمان کردبوو کە لا مەرکەزی خەڵک وا تەسەوور دەکەمە لا مەرکەزی بۆ سلێمانی داوا دەکەین نا دهۆک لە هەموو محافەزەکانی تر فەقیری زیاتر ئەمە پێمان وابوو دامەرکەزی پێش هەموو محافەزەکانی تر بۆ دهۆک پێویستە ئێمە دوو بەیاننامەی ڕەسمیمان هەبوو دەرچوو لە دوێنێ بە تایبەتی یەکێکیان بە پەیامێک بوو کە لەلایەن بەڕێز کاک بافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی دەرچوو نیگەرانی یەکێتی پیشاندا و هەوڵی ئەوەیدا کە دیسان دەگەڕێتەوە سەر پێشنیارەکەی خۆی هەموو لایەنە عێراقیەکان داوت دەکە بۆ ماڵی مام جەلال یا لە هەر شتێک لە کوردستان بفەرمون دابنیشین کۆتایی بۆ بارودۆخە بینین بۆی چارەسەرێکی بۆ بدۆزینەوە.